دەستێ ئەلیکاریە گۆما براتیە دەستی یارمەتی گۆمی برایەتی لە گوندێمە دەمە کارە کەسێکی هەبە هەموو جیران کۆم دەبن لە گوندەکەماندا کاتێک کارێکی کەسێک هەبێت هەموو دراوسەکان کۆ دەبنەوە ئیرۆ دۆڕا خانیە نوێیە میکایلێ ئەمڕۆ نۆرەی خانوە نوێیەکەی میکایلە زەردەش بە توورەیە خۆیە کە خەزی بە تێو دبێژێ سلااف میکای لەز هاتم ئالیکاریاتە زەردەشت بە توورەکە کاغەزیە کێوە دێت و دەڵێت سڵاو میکایل هاتم بۆ یارمەتیت جیرانێ وانیڤانجی بدار و میخانوەتێ ئەیڤان دراو سێیان بەدار و بزمارەوە دێت ئیڤان دەبێژێ کارێ بە هەورە زوو دقەدە و هێسان دەبێ ئەیڤان دەڵێت کاری پێکەوەی زوو تەواو دەبێت و ئاسان دەبێت ژنێن گنجی ji bo karkerin dilsoz xwarineke germ amade dikin Jinanî gundî ji bo kirêkara dilsozekan xwarinekî germ amade dikin Lî ser sifrê nanê germ û dewê sar heye Li ser sifreke nanî germ û doy sard heye Mîkaîl bi dilxweşî dibêje Spas ji bo we hemûyan خەنیە من بدەستێن و ئاوا بوو میکایل بە دڵخۆشیەوە دەڵێت سپاس بۆ هەمووتان خانووەکەم بەدەستی ئێوە ئاوا بوو زەردەش کەنیا و گوت کوردستان وڵاتێ ئەلیکاری و براتیەیە زەردەشت پێکەنی وتی کوردستان وڵاتی یارمەتی و بەرایەتیە ئەو هەموو بەهێڤرێ هەتا ئێوارێ خەبیتین و بکێفوەشی ڤەگەریان مالێن خوێ ئەوان هەموو پێکەوە تا ئێوارە کاریان کردە بە دڵخۆشیەوە گەڕانەوە بۆ ماڵەکانیان